ئێوارەتان باش، من سامان بەشارەتیم بەرنامەی حەوت پرسیارتان پێشکەش دەکەم. لە دوای جژنی ڕەمەزانەوە پارتی یەکێتی ئەمە سێم جاریانە کۆ دەبنەوە لەسەر دابەشکردنی پۆستەکانی حکوومەت، بەڵام تاوەکو ئێستا نەگەیشتوونەتە ڕێکەوتن. هەر ئەمڕۆ لە سلێمانی دوو جار لەسەر ئاستی باڵا و ئاستی تەکنیکی کۆبوونەوە، بەڵام ناکۆکییان هەیە لەسەرەوەی کە چۆن پۆستەکان لە نێوان خۆیاندا دابش بکەن. یەکێتی پێداگریەکە لەسەر چەند پۆستێکی سیادی لە ناو کابینەی دەیەم، هەروەها پۆستی یەکێک لە سەرۆکایەتیەکان کە سەرۆکایەتی هەرێم و سەرۆکایەتی حکوومەت لەگەڵ ئەنجومەنی دادوەری، بەڵام تاوەکو ئێستا پارتی ملنادا بە پێدانی ئەو یەکێک لەو سەرۆکایەتیانە. ئەلبەتە سەرۆکایەتی پەرلەمان هەم بۆ پارتی هەم بۆ یەکێتی زۆر کێشە نییە کە کامیان وەری بکرێت، بە تایبەتی تر بۆ پارتی نزیک دەبینەوە لە 6 مانگ تاوەکو ئێستا نە پەرلەمان کارایە نە کابینەی دەیەمیش پێکێنرا. نازانرێ ئەم دۆخە لە نێوان پارتیوەکێتی تاکوێ بەردەوامی دەبین. قسەیەکەیە دەگوترێ خۆیان بەدەست ئەنقاس دەیانەوێت تاوەکو دوای هەڵبژاردننی پەرلەمانی عێراق پۆستەکانی ناو کابینەکە یەکلایی نەکەنەوە، واتە ڕێ نەکەوت. بەڵام ڕاستیەکی شەیە ئەوەیە کە تاوەکو ئێستا پارتی لەبەرەوەی زۆرینەی دەنگەکانی بەدەستێناوە دەیەوێت بە کەیفی خۆی پۆستەکان دابش بکە یا بیدا بەیەکێتی. ئەم بۆچوونەی شەیە بۆیە یەکێتیش زۆر جار ملنادا بەوەی کە ئەو پۆستانەی پارتی بۆی دیاری دەکات وەری بکە. بۆیە کۆبوونەوەکان و خۆیان دەڵێن بەردەوامە و تا ئەو کاتەی کەس نازانێ کەی ڕێک دەکەن. من ئەم شۆ بۆ گفتوگۆی زیاتر لەسەر ئەمە میوانداری زۆر بەڕێز کاوە مەحموود سکرتێری حیزبی شوعی کوردستانم کردووە بە شێوەیەکی ڕاستەخۆ لە هەولێری پایتەختەوە لەگەڵم دەبێ. کاکاوە سڵاوت لێ بێوم کاتت باش، هیوادارم زۆر باش بیت. سڵاو لە بەڕێزت سەر چاوان. کاکاوە بە بۆچوونی جەنابەت ئەم دۆخەی نێوان پارتی وێکێتی بۆ پێکێنانی کابینەی نوێ تاکوێ بەردەوامە بێ، ینی ماوەکە زۆر ڕۆشتووە، بەڵام وەک لە پێشکەکان من گوتم تاوەکو ئێستا لەسەر پۆستەکان ڕێک نەکەوتون. خوێندنەوەی جەنابەت چییە بووی؟ من پێم وایە ئەم دواکەوتنە لە بنیادانی کابینەی دایان دامەزراندنی کابینەیدا بەردەوامبوونی ئەو ناکۆچی ئەو ململانەیە کە لە نێوان هەردوو لا هەیە، بە تایبەتی لە نێوان پارتی وێکێتی، و ئەمە شوای کردووە کە بابەتی دامەزراندنی کابینە دوا بکەوێ. و ئەڵبەتە بەڵام کاکا خۆیان ئەڵێن کێشەیەکمە هیچ کێشەمان نییە. کێشیان نییە بۆ داینامەزرێن کێشیان نییە. قسەکە لەسەر ئەوەیە کێشیان هەیە. ئینجا کاکە خۆی لە ڕاستیە ئەم پرسیارە خۆی بە شێوەیەکی باشە وایە ئاراستەی پارتی وێکێتی بکردایە، چونکە ئێمە یعنی ئەو لایەنانە خۆیان لایەنن لە گفتوگۆکردن لە دانوستان چ هەنگاوێکیان ناوە بەرەوە پێشەوە بە شێوەیەکی فەرمی بە شێوەیەکی شەفاف باسی ئەوە بکەن کە بڵێن ئێمە لەسەر ئەو بابەتانە بڵێن ڕێکەوتنمان نییە. من پێم وایە بابەتەکە بێ ئەو ڕەچکەیە وەرگێ، بەڵام تۆ ئەو پرسیارە لە من بکەی مشتەوانی هەر وەکو تۆ ئەیبیسم بابەتەکە لەسەرەوەی کاکاوە ئێوە خۆتە زانی لە سەرەتایە، یعنی هەم شاندی یەکێتی هەم شاندی پارتی سەردانی جەنابیشتیان کردووە، یعنی ڕەنگە دوور و نزیک ئاگال لە جۆرێک لە گفتوگۆ و هەروەها ئێوە بەردەوام ینی ڕۆڵیشتانە بۆ لە بەشداریکردن لە کابینەکان لە ناو کایی سیاسی. یعنی بەڕاستی من ئەمەی خوێندنەوەی جەنابەت ینی بۆ دۆخەکە خۆ قسەکە دروستە، هەرچەندە 100 جار پرسیار لە پارتیوکێتی بڵێ لەسەر چی ناکۆکن هەرەڵێ کۆکین ناکۆک نین ڕێەکەوین، بۆ ئەسڵی بابەتەکەت پێ ناڵێ کە لەسەر چی ناکۆکن. بەڵێ ناوڕۆشتی بابەتەکە لەوەدایە یەکەمین پارتیوێکێتی نەهاتوون گفتوگۆ لەگەڵ ئێمە بکەن سەبارەت بە دامەزراندنی کابینەیدا،
لەگەڵ ئێمەدا هیچ گفتوگۆی سەبارەت بە بابەتە نەکراوە ئەمە یەک بابەتی دووەم ئەوەیە ئەم ئاکامەکانی هەڵبژاردن نەتایجی هەڵبژاردن ئەوەیە کە یەک لایەنێک ناتوانێت بەتەنیا کە حکوومەت دروستکە لەبەرەوە چێتە خانەیەک کە حکوومەتێکی ئیتلافی دروستکەن لە حاڵەتی حکوومەتی ئیتلافی ئەبێت وەکو یاسایە وەکو پرنسیپێک ئەبێ هەردوو لە ڕێککەون و جاری واشەیە لایەنێک یان کەوەیە حکوومەتەکە دامەزرێن ناچارە تەنازولاتش پێشکەش بکە لە هەندێک ئەزمون هەبووە جاری وا هەبووە حزبێک دوو کورسی هەبووە وەڵام لەبەرەوەی کە نەتایجی هەڵبژاردنەکە بە جۆرێکی وا بووە ئەو دوو کورسیە کۆمەڵک بابەتی یەکلا کردوتەوە بۆ ئەوەی کە ئەو حکوومەتە متمانە وەرگێ ئێستا ئەو حکوومەتە بە ئیتیفاقی یەکێتی و پارتی متمانە وەرەگرێ لەبەرەوەی هەردوو لە ئەگەریانەیە بە پەلە حکوومەت دروستکەن دوور لە بەرژەوەندی بەرتەستی حزبایەتی ئەبێ هەوڵێەوە بدەن کە بەتابەتی لەم هەلومەرجە هەلومەرجەکە ناسکە بەتابەتی ئەو گۆڕانکاریانەی لە جیهانە تەنانەت لە ناوچەکە ڕوویان داوە ئەمە هەمووی پێویستی بەوە کە پەلە بکەن لە دامەزراندنی حکوومەت ئەشبێنێتەوە ئەم پەلە نەکردنە یان ئەم حاڵەتی کە باشە خۆ کاکاوە خۆشیان باسی ئەم مەترسیانەکەن و دانیش بەوانێن کاڵێ ئەبێ زوو حکوومەت پێک بێنرێ یعنی تەنانەت دوێنێ لەو دیداری سلێمانی سەرۆکی هەرێم بە وازحی بوو باسیەوەکی کاک نێچوان بارزانی وتی دەبێت بە زووترین کار کابینەی دەپێک بێنرێ کە دۆخەکە نالەبارە مەترسیەیە هەستەکەن گۆڕانکاری ڕوئەیە بەڵام ئەم شاند و شاندکاریە ناگەنە هیچ ڕێکەوتنێ ئەمە لە بەرژۆندی خەڵکا لە بەرژۆندی حیزبیە هەر یەکان بخۆی ڕایکێژێ بێگومان نەنە بێگومان لە بەرژەوەندی حیزبایەتیە عقڵێتی ئەساسەکەی بەرژەوەندی حیزبایەتیە ئەساسەکەی ئەوەیە بنەمای سەرێکەکە ئەوەیە و پێشم وایە ئێمە وەکو بڵێن بەسەرێکی کوردی هەیە ساسان ئێمە ئەگە بڵێن وەزعەکە ناسکە و ئەبێت پێک بێنێ خۆ هێلکەی دوو زەردێنە ناکەین کاکە ئەو وەزع هەموو هاوڵاتێکی کوردستانی ئاگاداری وەزعەکەیە من پێم وایە کەم تەرخەمیە و عقلێتی حیزبایەتی زاڵە بەرژەوەندی بەتەستی حیزبایەتی زاڵە و جگە لەو متمانە نییە من پێم وایە بەشێک لە بابەتی سەرەکی نێوان هەردوودا متمانیان بە یەکتر نییە نەوە لەبەرەوە هەر کامیان زۆرتر کاکاوە بە بۆچوونی جەنابەت کامیان زۆرتر متمانەی بەویکیان نییە یعنی وەکو خوێندنەوەی جەنابەت کە بۆ ڕابردوو هەبوو ئاخر ناوە شێروخەتی وەڵا بۆچی ئاخر بۆچی یعنی ئەگەر ئێسامە وێنەکە لامان ڕوونە کاکاوە سێری کابینەی نۆکەی یەکێتی ینی بەدەمی خۆی زۆر نیگەران بووە گوایە هاتۆتە ناو حکوومەت وەکو شەراکەتی ڕاستەقینەی پێنەکراوە نیگەرانیە بووە دێگەی ینی هەست ناکەی یەکێتی زیاتر دیگەران بێ یا متمانەی نەبێ لەلایەکەوە بەڵێ هەردوو لا متمانیان بە یەکتر نییە یعنی کاتێک کە مەسەلەن بۆ نمونە لایەنێک کە زۆر پێەیە کە تەنازولاتی زۆر تەقدیم ناکەن بە بەرامبەر مەترسی هەیە لە پێشکەشکردنی ئەو تەنازولاتە کاتێکش کە لایەنەکەی تر ئێوێ زۆرتر شتی دەستکەوێ ئەوش معنای ئەوەیە مەترسی هەیە و متمانەی نییە واتە متمانەکە بەڕای من دووقۆڵیە یە هەردوو لایە گرنگە ئەو متمانەیە دروست بکرێ و بنەمای ئەو متمانەیەش پێم وایە بێ خوێندنەوەی ئەم ڕەوشێنەوەی بێ زۆر باش ئەی باشە تۆ ینی پێت وایە بێمتمانەیەکە لە نێوانیانە خۆ ئەمە دابشکردنی پۆستە لە چی پۆستێکا بۆ نمونە ئەویکان متمانەی بێویکیان نییە خۆ ئەمە قسەکە بەڕاستی کاکاوە لەسەر کاری حکوومەت نییە بۆ داهاتوو دیارە کێشەیەکی تەکنیکیمان هەیە تا چارەسەرە بێ هاتەوە جۆ لە پرسیارەکەم بوو یا دووبارەی کەمەوە بۆ جەنابەت دووبارەکەیتەوە باشترە وتم بێمتمانەیەکە خۆ لەسەر کار و پرۆژەی
ئایندەی حکومت نییە بەڕاستی بێ متمانەیەکە لە پێدانی پۆست و پۆستکاری ینی لە چی پۆستێکە متمانیان بەیەک نییە و بیدا بەو من پێم وایە بنەماکەی بنەمایشی سەرەکی هەیە لە مامەڵەکردن لەگەڵ پۆستەکانە بەڵێ ینی بۆ نمونە ئەوەی کە یەکێتی پێم وایە ئەوەی کە خوێندنەوەیەکە چەندێک ڕاستەوە قابلی مناقەشەیە قابلی گفتوگۆکردنە یەکێتی پێ وایە ئایا ئەوێ ئەم بۆ نمون ئەوها پەیمانە ئەو شەراکەتێکی یەکسان بێ بە تەواوەتی یعنی بە تەواوەتی پەیوەندی بۆ نەبێت کە یەکێتی کەمتر دەنجی هێناوە لە پارتی لە هەڵبژاردن بەڵام پارتی ناچارە یەکێتی بانکە بۆ ئەوەی کە بەشدار بێ لە حکوومەتە ئەم ناچارێک کە بانی بکە دەرەدا سەقفی یەکێتی بۆ نمونە بەرزە بێتەوە داوای ئەوواکە کە یەکسان بێ ئەو یەکسانە چۆن دروست بێ ئەو یەکسانە وانە ئەمە لایەنێکە لایەنەکەی تریشەوەیە پارتیش کە ئەوێ حکوومەتەکە دروست بێ ناوێ ئەو حکوومەتە تووشی بۆ نمونە لە ناوەڕاستی ڕێگایە تووشی تەنگ و چەڵەمە بێ تووشی هەڵوێستەیە بێ کە ڕێگر بێ لە کارەکانی حکوومەتە ئەم بێمتمانەیی هەیە لە بوارەکەیە چونکە پارتی وا حسابەکە کە خۆی زۆر بەیە و کە مادەم وایە باشە پارتی و ئەزمونەی هەیە کە هاو شەریکەکانی لە نیوەڕێیا بەجیانێشت بێ یا پشتیان تێکرد بێ وەڵاوە ئەبێ پێ زانیی ئەم بابەتە پێم وایە هەندێک بابەتەیە ئەبێ ڕاستەخۆ ئاراسەی پارتیۆچێتی بکەیت ئایا پارتی خۆی ئەو ئەزمونەی هەیە وا هەستەکە یان نەچێتی وا هەستەکە لەبەرەوە لەگەڵ ڕێزی تەواوم بۆ پرسیارەکان کە زۆر گرنگە بەڵام من پێم وایە ئەبێ ئەگەر من پێم وایە دوو لایەن هەردوو لایەن تۆ بانکەی بۆ گفتوگۆکردن لە بەرنامەیەکی وایە کاکاوە قسەکە لەسەرەوەیە ینی ژەنابێت دا نەبڕاوی لە ناو کایە سیاسیەکە چاودێرێکی سیاسی باشی ینی لە پرۆسەی سیاسی بەرپرسی حیزبێکی ینی دیاری کوردستانی لە کۆبوونەکانە بوو ینی قسەکە لەسەرەوەیە وێناکە هەمومانەی بینین شتێک نییە ئەمە شاراوە بێ بەستە ناپارتی وکێتی بزانن ئەخر دەبێنێتەوە ئەوی من باسیەکەم بۆچوونی منەوە هەڵسەنگانی منە بەتەکیێکە پارتی هەیەی وانە ئەبێ پارتی بە ئاشکرا بۆ بە شەفافی بە خەڵکەکە بڵێ من ئەو مەترسیانم هەیە ئەو مەترسیانەش کە یەکێتی هەیەی کە متمانەی نییە کە داواکە کە بە شێوێکی بڵێن هاوسەنگ بیان متەکافی بێ ئەبێ ئەویش باسی بکە من پێم وایە گرفتی ئێمە ئەوەی کە پێڵەن شەفافیە نەبوونی شەفافیەتە نەبوونی ئەوەیە کە ئەو دوولایانە بە شێوەیەکی ڕوون بۆ خەڵکەکە قسە ناکەن ئەنی بۆ نمونە بۆ نایەن بە خەڵکەکە بڵێ بۆچی ئێمە هۆکاری ڕاستەقینە چییە کە ئێمە بۆ نمونە 6 مانگە کە دواکەوتی نەماتوانیوە کابینێت بۆچی نایڵێت لە زۆر وڵاتە جاری وایە لەهات من وەکوتم لە زۆر وڵاتە یەکێ بۆ نمونە ئەم حاڵەتە لە ئەزمموی ئەوروپا جاری وایە لە بەلجیکا دروست بووە جاری وایە لە هۆڵند دروست بووە بەڵام لایەنە سیاسیەکان زۆر بە شەفافی وتویانە قسەیان کردو بۆ هەڵقەکە کە هۆکاری ئەوەی کە ناتوانین دروست بێوانە ئەم یەک دووسێ ئەم بابەتەیە ئەبێ ئەو لایەنانە خۆیان ئەوانەی کە ڕاستەخۆ نەناو پرۆسەکەن ئەگەر بە شێوەیەکی شەفا بە شێوەیەکی ڕوون بۆ خەڵکەکە باسی بکەن کە سبەی ڕۆژ بڵێ هۆکارەکەم ئەوەیە باشە خۆ باس لە سینناریۆیەکی کەی شەکرێت ینی ئەوەیە کە ئەمان خۆیان گوایە جۆرێک لە جۆرەکان ڕێکەوتون بەڵام نایانەوێ کابینەکە پێک بهێنن تا هەڵبژاردننی پەرلەمانی عێراقەکرێت چونکە هەردوو لایەن جۆرێک لە جۆرەکان مەوقیفیان لاوازە بەرامبەر بە خەڵک بە تایبەتی تر یەکێتی کە لە بانگەشەی هەڵبژاردنە قسێکی دەکرد و ئێستا ڕەفتارێکی هەیە لەگەڵ پارتیە لەم حاڵەتەش دوو بابەت جیاکەینەوە بابەتێکەیە لە کاتی بانگەشەی هەڵبژاردن بابەتێکیش هەیە کە ئاکا ئەوەی فاکتێکە یا ڕاستیەکە ئەوەی
بڵێ نەتیجەی هەڵبژاردنەکە حکوومەت لەسەر ئەساسی بانگەشە دروست نابێ حکوومەت لەسەر ئەساسی نەتیجەی هەڵبژاردن دروستە بێ ئەمەیەک دووەمین ئەو حکوومەتە حزبێک دروستی ناکە ئەو حکوومەتە دوو حزب دروستیەکە یان بڵێن سێ حزب یان چوار حزب دروستیەکە لەبەرەوە ئەو بەرنمەیە بە تەواوی بەرنمەی یەک حزبە بێ نە بە تەواوی بەرنمەی دوو حزبێ عین بەرنمەی دوو قۆڵیە بێ بەرنمەی سێ قۆڵیە بێ بۆ نمونە کە بریتە لەو لایەنە سیاسانین کە حزبەکان دروست کردووە واتە لێرە حکوومەتێک دروستە بێ ئەو حکوومەتە جۆرەکە لە هاوپەیمانی حکوومەت دەبن بەڕێوە بەڵام هەردوو لایەنەکە بەشێک لە پرۆگرامەکانی خۆیان نەک لە سەتاسەتی بەشێک لە پرۆگرامەکانی خۆیان ڕەنگەداتەوە ئەوەی لە باگەشەی هەڵبژاردن ڕوویدا بە لایەنەکانی دەسەڵات بۆ ئۆپۆزیسیۆن ڕادەی بەرزی پۆپۆلیستی بەرز بووە لەوە شتێ ئێستا لە هەموو جیهانە پۆپۆلیستی باوە یعنی ئێمە هەموو وا دیارە هەموو لاسایی ترامپەکانەوە لە پۆپۆلیستیە لەبەرەوە ئەو ئاستی پۆپۆلیستیە بەرز بووەوە اینجا بەڵام لە ئەخیرە بەو ئاستا حکوومەت دروست نابێ واتە ئەگەر حکوومەتێک دروست بێ ئەبێ لەلایەن ئەو بەرنمەیەوە بێ کە ئەو لایەنانی حکوومەت دروستەکە ئینتیفاقان لەسەری ئەمە لایەک لایەنێکی تر هەیە ئەوەی کە ئێمە لە ئەزمموی کوردستان پێی گەیشتوین لە ئەخیرە پێم وایە بنەمای سەرەکی دابشکردنی پۆستەکانە بابەتی بەرنامە هەست ناکەم بابەتی سەرەکی بێ زۆر بە ئاسانی ئێستا بەرنامە ڕێکەکەون بەڵام لە ئەخیرە ئەوەی کە یەکلای کاتەوە پۆستەکانە بە چ شێوەیەک حکوومەتەکە چکە پۆستەکان شێوازی دابشکردنی پۆستەکان و دەسەڵاتەکان لە پۆستەکانە دەستنیشانی ئەوە کە ئەو حکوومەتە چۆن بچێ بەڕێوە چۆن ئەبرێ بەڕێوە لەبەرەوە بە پێم وایە بەرنامە ئەکەوێتە خاڵی دووەم ئەخیرەوە زۆر باشە کاکاوە ئەوەنەی کە بۆ نمونە خۆیان بانگەشێوەکەن کە حکوومەتێکی بنکەفراوان هەوڵیان دروستکەن بەو پێی کە ئێتاوەکو ئێستا گفتوگۆ و دانوستانەکان لە نێوان پارتی و یەکێتی یعنی لەسەر دابشکردنی پۆست هەر بەردەوامە تۆ پێت وایە ئەم کابینەیە یعنی بنکەفراوانە بێ هیچ نەبێ نیمچە بنکەفراوان بێت کە چەند لایەنێک بەشداری تێدا بکەن ئەگەر جوابی ئەوشم بێت تۆ ئێوەمانان لە کابینەکە بەشدارە بن یاخود نا من پێم وایە دامەزرانی حکوومەتی بنکەفراوان لێرەدا دیسانەوە بە تایبەتمەندی کوردستانی دروستە بێ بە چ مانایەک لە هەموو جێگایەکە کە حکوومەتەکە بنکەفراوان بێ ڕاستە لایەنێک کە قیادەی حکوومەتەکە بەڵام لەگەر هەموو لایەنەکان گفتوگۆکە لەسەر بەرنامەی حکوومەتەکە لەسەر ئاراستەکان هەتا لەسەر دابشکردنی پۆستەکان نەک ئەو پۆستەی ئەدرێ بەو لایەنە تێکڕای پۆستەکان ناوانەیە گفتوگۆی لەسەر بکرێ ڕاو بۆ چوون وەرگێ واتە ئەو لایەنانەی کە بەشدار بێت لە حکوومەتەکە لەو حکوومەت دوور لەوەی کە چەنی هێناوە لە بڵێن ئاکامی هەڵبژاردنەکە بە شێوێکی کاریگەر هەست بە بەرپرسیارەتیەکە کاریگەرانە بە کارابێت لە بەشداریکردنەکەی بەرپرسە بەرامبەر هەموو شێوازەکانی حکوومەت من پێ وایە ئەزمموی ڕابردوو ئەوەی لە پێشترش ئەگەر بەشدار بوو بێ لەوە بێ بەشدار پێکردن جیایە و بەشداری ڕاستەقینە جیایە واتە ئەگەر ئەم حکوومەتە دروست بێ ئەگەر نایی برێ بنکەفراوانیش ئەگەر داری ترش بەشدار بێتایە من پێ وایە بەشداری پێکەن فەرقەیە لە بینی بەشداریکردنێکی کارە کە ئاگای لە هەموو شتەکان بێ لە داڕشتنی بەرنامەکە تێبینی هەبێ لەسەر دابشکردنی پۆستەکان لەسەر هەموو سەڵاحیاتەکان بۆی هەستکە بە بەرپرسیارە بەرامبەر بەردەوابوونی ئەو حکوومەتەوە ئەو بەرنامەی کە جێبەجێ بێ لێرەدا باوەڕ ناکەم وا بڕوە من ئەوەی کە ئیبینم ئەگەر لایەنێکی سیاسیش بانکەن بۆی بەشدار بێ بەشداربوونێکی شەکریاڵی ئێمە پۆستێکت دەدەینێ وزارەتێکت دەدەینێ ئەو وزارەتە بۆ ئێوە ناویشتێنێ بنکەفراوان لە ڕاستیە ئەمە بنکەفراوانی ڕاستەقینە نییە ئەگەر ناوی بنکەفراوانی ڕاستەقینە بێ ئێوەکو حزبی شوعی بەشدارە بن لە کابینەی نوێ ئێمە وەکو حزبی شوعی ئەوەڵەن جارێ ئێمە ئاگامان لە هیچ ئەو گفتگۆیە نییە ئایا حکوومەت چۆن دروستە بێ بنکەفراوانە بێ لە خۆمانەوە بڵێن چی بەشدار گریمان سبینێ پارتیای کێتیاوتی ئەم وەزارەتە بۆ ئێوە
وەریەگرن نا ئێمە ئەزانی چی ئێمە ئەوەڵەن کاکی خۆم ئێمە بۆکو حزبی شوعی ئێمە نە مەرجعیەتمانەیە نە فتوا دەرمانەیە من نە مەرجعیەتم نە فتوام وهروها من زعيمي حزب شني من سكرتيري حزب معناه ويا منسقي ناو قيادي حزبه اگر حالتك هاته بيشوا ممكن طرحك لسر قيادي حزب وانا لو انا بيرو بوشوني جاز لو انا منش بيرو بوشونك ما به والله من الاخيره بيرو بالريال شلون الرا واش تجي ترى كسكرتيري حزب بالريال هذا لبروا خو بالريال لسر شتيك ناكله كبوني نبي وانيا اما شتيك نيه كبوني هبه اگر شتێک بوونی هەبێ ئەو وەختە ئێمە بیری لەکەنەوە بڕیاری بۆ بدەین بەڵام شتێک باشە گەشتیوانە بێ کاکا بۆچی ئەم شاندانەیەنە لای ئێوەمانان هەر بەجددییانێ و پرسیارە یعنی بۆ نوێشاندی پارتی شاندی یەکێتی یەن سەردانتانەکەن ئێمە هەر بۆ چاخواردنەوەیە یاخود بۆەوەیە کە بڵێن ئەمە سەردانی لایەنەکانی کێشمان کردووە لە هەوڵا بووین یا نەخێر تەنها شتەکە شکلیە و هیچی کە سەردانەکان پەیوەندی حیزبایەتی تەنها خۆ مەسەلەی هەڵبژاردن نییە ئێمە پەیوەندیمان لەگەڵ هەموو لایەنە سیاسەکان شتەکە لە دوای هەڵبژاردن تۆق بووەتەوە سەردانەکان یعنی بەو مەرامە بووە نەنە ئێمە لە دوای هەڵبژاردن جالێکیان سەرکردایەتی یەکێتیمان بینیوە و کۆمەڵی گفتوگۆمان کردووە لەسەر کۆم ئەو گۆڕانکاریانەی کە لە ناوچەکە کراوە لە جیهان کراوە کارتێکردنی ئەو بەتایبەتی کە ئەو کارتێکردنی کە ئێستا بەتایبەتی دوای ڕوخاندنی ئەساد قەوارەی ئێران لە ناوچەکە قەوارەی تورکیا لە ناوچەکە هەلومەرجی جەمسەرە هەرێمایەتەکان کە ئێستا هەوڵە درێ نینۆکیان بکرێ واتە کۆمەڵێک عیلاقا لەگەڵ بەغدا ئێمە کۆمەڵێک بیر و بۆچوونی خۆمانان هەبووە چ لەگەڵ پارتی قسەمان کردبێت چ لەگەڵ یەکێتی قسەمان کردبێت چ لەگەڵ لایەنە سیاسەکانی تریش بۆ نمون لەگەڵ یەکگرتووە یەکتریمان بینیەوە قسەمان کردووە لەگەڵ لایەنی ترە لەگەڵ زەحمەتکێشان بەردەوامی بەڵام ئەمە پەیوەندی بەوە نەبووە ئایا ئێمە بەشدارە بین لە حکوومەت یان بەشدار نابین لە حکوومەت لەوانەیە پرسیارێکمان کردی بێ ئێوە ئیشەکانتان چۆنە ڕاو وەڵامەکان ئەوەندە بووە ئێمە خەریکین هەتا لەوانەیە لە هەندێک بینینی دووقۆڵی بینینی برادەری وەڵامەکان ئەوەیە نزیک بوونەوە هەیە و بەردەوامین لە گفتوگۆکردن ئەمە وەڵامەکەیان بووە باشە یەکێتی لەم دانوستانانە دەتوانێت پۆستی یەکێک لە سەرۆکایەتیەکان وەرگێ یا سەرۆکی هەرێم یا سەرۆکی حکوومەت ئەوە سەرۆکی پەرلەمان خۆت وازە حەزانی لەو بکەی نا ئاخر کاکاوە تۆڵی دۆست و برادرم بینیوە یا لە دانوستانەکانە یا بەپێی ئەو خوێندنەوەی کێمە بۆ دانوستان و هەڵبژاردنەکانێکی ئەوە لەسەر یانی من ئێمە ئەو برادرانەمان بینیوە نەچوێتە ناو بڵێن وردەکاری بابەتەکان یەکێتی چی وتەوە پارتی چی وتەوە چونکە ئێمە لە حاڵەتێکە کە لایەنێکی سیاسی خۆی شتەکە ئاشکرا نەکە خۆی ئێمە زەختی لێ ناکەین داوای لێ ناکە شتەکە ئاشکراکە بۆ ئێمە جگەلەوە من لە سەرەتاوە وتم ئەم دانوستانەی کە ئەکرێ دانوستانێکی شەفاف نییە بۆ خەڵک ئەساسی قەزیەکە ئەم دانوستانێکی شەفاف بێ بڵێن ئێمە لەم ماوەیە ئەوەندە جار دانیشتوین لەسەر فڵان شت ڕێککەوتوین بەرنامەکەمان وا بووە خلافاتان لەسەر فڵان شتە ئەمە دانیشتنی شەفافە ئێمە لە ڕاستیە ئەو زانیاریان ئەم لایەنە سیاسیانە چ پارتی و چێکێتی نیانداوە بە خەڵک و نیانداوە بە تەواوەتی بە لایەنە سیاسیەکانەوەوانە ئەمە یەک دووەمین ئایا یەکێتی ئەوەی بەرێکەوەیان بەرداکەوێ ئەمە لەسەر بەردەوامبوونی ئەم دانوستانە ئەوەستێ ئەوە ئەم دانوستانە بۆ چۆڕوە کارتێکردنی چۆنە بێ طبعا ئەم دانوستانش لەم هەلومەرجە سیاسیەیە کە لەوانەیە جاری وایە فشاری نێودەوڵەتیان لەسەر بێ زەختی دۆستانی هەردوو لایەن لەسەر بێ ئەمە ئاراستەکە دەستیشانەکە باشە کاکاوە یانی لە ماوەی 33 ساڵی ڕابردووە واقعەکەی هەمومان هەستی پێکەین و دەیبینین ئەویش دوو زۆنیە لە نێوان زۆنی سەوز و زەرد ئێستا دەگوترێت لەم کابینەیە یا هەوڵەکان بۆیە ئەم دوو زۆنیە کاڵ بکرێتەوە نەمێنێ یەک حکوومەت و یەک بڕیار و یەک هێزە بێ دەتوانرێت بەڕاستی
ینی لە کابینەی دەیەمە ئەمە نەمێنێت یا هەر تەنها قسەی و هیچی کات. من پێ وایە ئەم بابەتە بابەتێکی ئێزگار گرنگە ئەم بابەتە. ئەم بابەتە ڕنگدانەوەی ئەوەیە کە جۆرێک لە ناهاوسەنجی هەیە نێوان ئەوەی کە پێڵەن شوناسی کوردستانی بوون لەگەر شوناسە لۆکاڵەکان و بە بەردەوامی شوناسە لۆکاڵەکان جۆرێک لە زاڵبوونی هەیە و ئەو شوناسە لۆکاڵەکان کە جاران شوناسی لۆکاڵی شێوازەکانی پێش سرمایه‌داری بووە کە پێش مەدەنیەت بووە کە پەیوەندی بە خێڵ و عەشرەت و ناوچە و خێزان و ئەم بابەتە بووە. ئێستا شوناسێکی تر هاتە پێشەوە لەم ئەزمونەی ئەم چەند ساڵی کوردستان ئەوش شوناسی زۆن واتە ئەم شوناسە کە پارتی و یەکێتی هەردوو لە یعنی قوڵیان کردەوە پەیوەندی تەنها پەیوەندی بە بواری ئیدارەوە نییە و هەروەها پەیوەندی بە بواری بەڕێوەبردننی چالاکی ئابووریشەوە نییە چونکە چالاکی ئابووری ئەگەر ببینین لە هەردوو زۆنەکە هەردوو حیزبەکە سەیتەڕی بەسەریدۆلۆژیە بە شێوازە لە شێوازەکان قسەکەم تاوکە ئەم شوناسە ئەمە شوناسێکی دروست کردووە ئەمە ئەتوانم پێ بڵێم شوناسی زۆن چێتی بە چی مانایەک شوناسی زۆن چێتی ئەمە ئەم شوناسە جۆرێک لە ئێرهابی فکری دروستە بێ بۆ نمونە یعنی بۆ نمونە تۆ لە سلێمانی بی جاری وا هەیە تۆ لەوانەیە پارتی نەک پارتی یەکێتی بی جەماعەتی کاگلاهور بی جەماعەتی علی حەمە ساڵح بی جەماعەتی کەسیان سوار بی ئیسلامیەکان بی مەستم جەناب نییە مەستم وایە ئیفتیرازە کەسایەتێکی وا چی بی لەوانە تەنانەت ئەگەر چەپیش بی ئەوە تەنانەت ئەبێت چەپیش بی بەڵام شوناسێکیان دروست کرۆ تۆ ئەبێ لە سلێمانی جۆرێک ئەوە بێ پارتیت پێ قبول نەکرێ ئەم حاڵەتە لێرەش لەوانەیە بە هەمان شێوە هەبێ یعنی سێرەکەی جۆرێک لە شوناسێکی لە بواری ئیدارە و نامێنێ لە ئیدارەکردن و لە بەڕێوەبردننی ئابووریەوە بازەدا بۆچی بۆ بوارێکی سۆسیۆلۆجی یعنی شوناسێکی سۆسیۆلۆجی یعنی زۆنچێتی سۆسیۆلۆجی پیاکە خوێنەوەی جەنابەت بێ ئەمە کاڵ نابێتەوە بەڕاستی یعنی کە بناغەکەی 30 ساڵەدا اینجا بۆ کاڵبوونەوەی ئەمە من پێم وایە ئەمە تەحەدایەکی گەورەیە هەر خەمخۆرێک لە هەر حیزبێکی سیاسی من پێم وایە بێ هەوڵی ئەوە بدا کە چۆن کارەکە بۆ دروستکردنی چەپکی هاوڵاتی کوردستانی کارە کە ئەو شوناسە زاڵ بێ بەسەر هەموو شوناسە لۆکاڵەکان بەسەر شوناسی ناوچەیی زۆنی ئاینی خێڵی خێزانی ئەمە دروست بێ ئەمە چۆن دروستە بێ لەوانەیە ئەگەر کابینەیەک ئەم کابینەی دەیە ئەگەر بیر لەوە بکاتەوە کابینە ئەبێتە میکانیزمێک لە بەڕێوەبردن بەڵام ئەمە کاری ئەوێ ئەبێ ڕەنگ بداتەوە لە ناو کۆمەلگا ڕەنگ بداتەوە واتە چۆن تۆ پەروەردەی مەدەنی کۆمەلگاکەی چۆن ئەم چەمکە دروستەکەی لە ناو کۆمەلگا ئەمە ماوەیەکی زۆری دەوێت ئەگە بێتە سەر واقع ینی لە هەردوو زۆنەکە لە ڕووی کۆمەڵایەتی و لە ڕووی دارایی و لە ڕووی خێزانیشەوە هەمان دەردیان هەیە هەم زۆنی زەرد و هەم زۆنی سەوز بەڕاستی لە ڕووی خزمە گوزاریەوە لە ڕووی دابەشنەکردنی موچەوە لە ڕووی کۆمەڵایەتیوە ینی تەنانەت ئەمە سیاسیەکان و هێزەکان لەسەرەوە هێزی ئەمنی لەسەرەوە ئەم شتەی دروست کردووە ئەمە زۆر جار شێوازێکە لە هەوڵی بەردەوام بوون و ئەگەر تەماشای مێژوو بکەی تەماشای مێژوو بکەی حتا مێژووی کۆنیش بۆ نمونە سێرەکەی
جۆری بەسەرەن دروستبوونی مەزاهب بڵێن لە ئەزمموی وڵاتە ئیسلامیەکان لە مەزمموی 1000 ساڵ لەمەوە پێش بەمە دروست بووە ململانەکان ململانەی سیاسین بەڵام ئەم ململانە سیاسیە پێویستی بەعالیمی پێن وەلایەکی اجتماعی یعنی وابەستەیەکی کۆمەڵایەتی دروستکە هەڵگرێکی کۆمەڵایەتی دروستکە ئەم هەڵگرە کۆمەڵایەتیە بەم شێوەیە دروست کراوانە و ئەمە تەحەدایەکە چاڵنجێکە بۆ ئەوەی کە تۆ لایەنێکی سیاسی کە بیر کاتەوە چۆن شوناس دروستە بێ چۆن شوناسێکی نوێ دروستەکە یعنی من پێم وایە کوردستان پێویستی بەوە هەیە بە تایبەتی هیوادارم کابینەیدا یەکێ بێ لە ئەرکە هەرە سەرلەشتەکانی کابینەیدا ئەوەیە کە چۆن شوناسێکی کوردستانی کۆمەڵایەتی دروستکە من ئەمێ ئاماژە بە قسەکەی وڵی لەسەرەوەی کاکاوە ئەتوانێ ئەمە دروستکە بە ڕاستیەکەی کە ئەم بیرکردنەوەی پارتی و یەکێتی کە بەم شێوەیە من پێم وایە ئەزانی ئەم بابەتە چۆن دروستە بێ ئەم بابەتە یەکەبین من ناتوانیم ئێمە شەڵمی پارتی و یەکێتی بکەی هەر هەمووەکو بڵێ هەرچی هەیە لەناو پارتی و یەکێتی هەست بەمە ناکە کە خەڵکەیە لەناو پارتی لەناو بچێتی هەست بەم گرفتاکە خەڵکێک شێ لەوانەیە هەست بەمە نەکە جۆ نەداتێ بەڵام گرنگە چۆن لەناو کۆمەڵگایە چۆن هێزێکی کۆمەڵایەتی کۆمەلگا هەبێت کە فشار بێنێ بۆ ئەم بابەتە من وەکو وتم تۆ ئەم پرسیارەت کرد ئەمێ زیاتر ڕوون بێتەوە من جارێکیان لەگەڵ وزارەتی دەرەوەی ئەڵمانیا لە لیقائێکە چاوپێکەوتن لەگەڵیانە لە پرسیارێک لێکردن وتم ئێوە سەبارەت بە شوناس گرفتەکانتان چی بوو سەبارەت بە شوناس لە ئەڵمانیا لە ماوەی بڵێن مێژووی هاوچەردا وتیان ئێمە دوو ڕوبەڕووبوونەمان هەبوو یەکەمین گرفت چۆن مامەڵە لەگەڵ شوناسکەین دوای ڕوخاندنی هەرەسێنانی فاشیەت کە هیتلەر ڕووخا چونکە زەمینەیەک دروست کرا کە هەمووی کۆمەڵگەیەکی ئەڵمانیا فاشی بوو کۆمەڵگەیەکی فاشی دروست کرا لە بیرمان نەچێ هیتلەر بە هەڵبژاردن هاتە سەر حکوم وتی ئەمە تەحەدایەکی گەورە بوو کە چۆن توانیمان ئێمە شوناسێکی تر دروستکەین وتی شوناسی دووەم کە ئێستا کاری لەسەرەکەین ئەوەیە کە چۆن شوناسێکی یەکگرتو دروستکەین دوای یەکگرتنەوەی ئەڵمانیای دیموکراتی و ئەڵمانیای ڕۆژاوا و تا ئێستا ئەم بابەتە گرفتە لەناویانە جاتە سەورەکەی پارتیەکێتی باسی ئەم جۆرە لە شوناسیان کردی بێ بۆ کاڵکردنەوەی زۆنەکان بە کورتی بەس کاکە من پێم وایە خەڵکێکە بەڵێ من پێم وایە خەڵکێکەیە وای بیرەکاتەوە ناتوانم بڵێم کەسینە ناو پارتیۆچێتی وا بیر بکاتەوە خەڵکێکەیە وا بیر بکاتەوە بەڵام زۆر گرنگە حزبی سیاسی دەرەوەی پارتیۆچێتی ببێت لە بەرنامەکانە هەیە لە بەرنامەی کاری سیاسیەکانی کاری بۆ بکەن هیوادارم لە بەرنامەی من ئاگاداری بەرنامەی کابینەی دەنیم هیوادارم بابەتی سەرەکی بێ لە ئیشوکاری کابینەیدا وەکو میکانیزمێک بەڵام دەبێ ئەمە نەناو کۆمەلگا ئیشی بۆ بکرێ من زۆر سپاس دەکەم کاوە مەحموود سکرتێری حیزبی شوعی کوردستان کە بە شوێکی ڕاستخۆ لەولێرە لەگەڵم بووی زۆر سپاس بۆ جەناب زۆر سپاس بۆ ئێوەش کە تاوەکو ئێستا بینەری بەرنامەی حەوت بەسیار بوو بەخواتان دەسپێرم هەینێکی خۆش بۆ هەموو